که در روزنامه وارد هات یواشانو تداده بیجه. هرج دسپیکا سرهلدانا ولات سوریای ده پراویز بهار عربی دا ایکم باجر سرهلدایی دورا در عایبویه. اجلای که دیوا وساطیت دیار کردن که کردن روجاوای کردستانی جی روله که برچاف دناوا شورشا نویا سوریای دا هبویه. هر ده انجام دا ابو مایک که هم دورا قامشلوی نرازی بونا خود دجی سیاست اسدی لولات سوریای دیار کرد. افچندشی بو اگر شرک دجوار دنا برد از گهن امناهی و خلکی و دوره دا. جه انجام و سرهلدانی همو دورن دین سوریای سرهلدا اجبو پیدا کرنا دیموکراسیت. نویسکار ده پشککادن یا مجار خدا ده بیجه. هر پینگاوه که سیاسی لسر آست کردستانی به پاش روژ همو کردان وگری دایه. لوا سروکی هرما کردستانی مسعود بازانی را گهاندنا هولی ریدنا برا هیزین سیاسیین کردی دا لروش آوای کردستان پیکینا جبو ایگرتنا هلویستین کردان و پاراستنا گیان و سامان خلکی برکین آشتیانه کو افچنده جی گلک دور جمعیتی کنه ده کاروبارین سیاسیین ولاتی سوریای دا وکو هندگ بحجی دکن چونکو هرما کردستان چجاران نبوی پالدر جبون آرامیا هر ولاته که در دور لی هر دم خواستیا بریکین آشتیانه همو کشه چاره ببن. دوی سقای سیاسی دا پیدوی کرد هوشیار بن چونکو کشه ولات سوریای کشه که نیف دولتیه و گلکا گرنگ کرد به هستیاری سر دریت گلدا بکن. آینده سوریه و اگر سرهلدان شری مجارک جنویسینا زهری دلبی که در روزنامه خبات دهاتی و شانو تداد بیجه. شپرزبونا روز لپی روژه یا رژیم اسد مزگینی داره بو شورج گیران و ده همان دم دا گرمینا عفر طائفیان لجیر تی بهیستن و گفا خوین رشنی لحفدو دکن. کردان لروژا و شیانا قواره که پیدوی بیخنجی رکیفا خواه اگر بهولی بچینه دناف کروکیا رودان دا دی بینین بهنا خوین رشنی لسیاست هندک آلین سیاسی هید. کردن روژا و رولکی گرنگ دگیران دیاری دو اگر به ترکیه و هیا راده که جی ایران پشت راست بکن که نابی تاگف بو سروان او آگر بر بلاف نابی تو تنی دی سوریا شوتینید. لاوتارك دا كلا رجنامي الجزيرة السعودي بلاوكراوتوا محمد بن عبد اللطيف آل شيخ نوسيويتي کەس ناتوانێت نکۆڵی لەوە بکات کە چەند هێزێک لە ناوچەکەماندا بەردەوام تەپڵی شەڕی تایفەگەرێتی نێوان سوننە و شیعە لێ دەدەن هەرچەندە وترێت کە ئەهلی ئەم دوو مەسەبە کێشەیان نییە و وەک برای دەژین بەڵام وانە بەڵام ئەوەی لە ئەرزی واقعدایە دەبێت نیگەرانمان بکات ئەوەی لە سووریاش ڕوو دەدات بە جۆرێک لە جۆرەکان ململانی نێوان سوننە و شیعەیە هەوڵەکانی ئێرانیش لە ناوچەکە بە هەمان ئاڕاستەدایە ئێساش ڕەوشەکە بە ئاستێک گەیشتووەتە کە ئیتر پێویستی بە هەوڵی هەر ئاشتی خوازێک کە جڵەوی هەموو ئەوانە بکات کە بۆ مەبەستی سیاسی لە هەوڵ خۆشکردنی ئاگری شەڕی تایفەگەرێتیدان. لە وتارێکدا کە لە ڕۆژنامەی شەرق الئەوسەتدا بڵاوکراوەتەوە میشێل کیلۆ نووسیوێتی دەرەنجامی قەیرانەکەی سووریا هەرچۆنێک بێت سەلمینەری ئەوە دەبێت کە لە بەرامبەر ئازارە مرۆڤایەتیەکانی ئەو قەیرانە و سزادانی ئەوانەی لە شەرعەتی نێودەوڵەتی دەرچوون کۆمەڵگەی نێودەوڵەتی شکستی خوارد هەر بۆیە سیستمی نێودەوڵەتی هەڵبەستەکردنێکی جددی دەوێت بۆ ئەوەی کارا بکرێتەوە پێویستی بەوەیە چاوی پێدا بگەڕدرێتەوە جارێکی دی سەروەرێتی نیشتیمانی پێناسە بکرێتەوە و تیادا مافی گەلان لە ئازادی و بەسەربردنی ژیانێکی سەرفرازانە لە بەرچاو بگیرێت. لا بەشێکی تری ئەم بابەتەدا هاتووە زۆر پێویستە قەیرانی سووریا خاڵێکی یەکلایکەرەوە بێت و گەلان و دەوڵەتان پند و عیبرەتی لێوەربگرن تا ئەو خوێنڕشتن و دڕندایەتی ئەمڕۆ ڕژیمی ئەسەد دژی گەلەکەی دەیکات لە شوێنێکی تری جیهان دووبارە نەبێتەوە ئەگەر بمانەوێت مرۆڤایەتی لە قۆناغێکی وەحشیگەرانە دەربکەین کە دڕندایەتی ئەم جاری ڕژیمی ئەسەد سەلماندی کە هێشتا مرۆڤایەتی نەیتوانیوە خۆی لێ قوتار بکات. لاوتارێکدا کە لە ڕۆژنامەی ئەلجەزیرەی سعودی بڵاوکراوەتەوە جاسر عەبدولعەزیز ئەلجاسر نووسیوێتی دەرەنجامی دەنگدان لەسەر پرۆژە بڕیارەکەی عەرەبستانی سعودیا بۆ ئیدانەکردنی تاوانەکانی ڕژیمی بەشەر ئەسەد لە دژی گەلەکەی بریتی بوو لە بەڵێنی 133 دەوڵەت و نەخێری 13 دەوڵەت بڕیارەکە زۆرینەی دەنگی بەدەستێنا وێڕای ئەوەی کە دەوترێت بۆ دەوڵەتەکان مولەزەم نییە بەڵام پێکەوە سازانی کۆمەلگەی نێودەوڵەتی نیشاندا بۆ بەرەنگاربوونەوەی تاوانەکانی ئەسەد پەیامێکیش بوو بۆ ئەو سیاسەتە چەوتەی کە رووسیا و چین بۆ پەکخستنی ویست و ویژدانی نێودەوڵەتی و جیهانی خستویانەتە گەڕ.
لە وتارێکدا کە لە ڕۆژنامەی ئەلحەیاتی لەندەنی بڵاوکراوەتەوە عەبدوڵڵا ئەسکەندەر نووسیوێتی هەموو ئاماژەکانی چەند ڕۆژی ڕابردووی ڕەوشی سووریا دەریان خست کە لەسەر ئاستی سەربازی وێرانکاری زیاتر دەهێنێت و هەرچی هیوایەکی سیاسیشان نەماوە بە جۆرێک ئێستا ئیتر باس لە دەرکردنی سووریا لەو قەیرانە خوێناوێ ناکرێت بەڵکو باس لە وەچەرخانە مێژویانە دەکرێت کە پاش تەوابوونی قەیرانەکە ڕوودەدەن ئەوەی جێگەی سەرنجاڵ رووسیا و ئێران ڕۆڵێکی خراپی تێدا دەگەڕن ئێران دیارە بۆ چییە هەرچی رووسیاشە دەیەوێت لە ڕێگەی ئەم قەیرانی سووریاوە ئەو پێگە و دەستکەوتانی وەربگرێتەوە کە بەهۆی دۆڕاندنی شەڕی ساردەوە پێشتر لە دەستی چوون. استراتیژیا چەک و جەبلخانان مژارەکە ژنوویسی نانای لە توێنی کۆ ڕۆژنامە ئەنەهار داهاتیەوەشان و تێدا دەبێژە تێگەها لەشکر و گەل و بەڕەوانیکردن ئیدیەمین کەڤنن ئەڤەژ مێژە وەخت و سەردەمێوان نمایە چونکی دەدەمێ خۆدا لە سەردەمێوان پاوانکردنا سووریە بۆ لبنانێ ئەف ئیدیەمە بەسەر خەلکیدا هاتبوونە سەپاندن هەولێن بێ ئەنجامژی ددان گەرە بە دوور بێ هێزێش بە مەپێ رازیکن و بێژن ئەم ئێک ملەتین دنێف دوو وڵاتاندا یانجی سووریا مەزن و لە ژێر سیبەرا پارتا بەعزدا هەردەمژارە خۆدا توێنی دەبێژە ئەو استراتیژیا ڕزگارکردنی یاک و سەرۆکی حزب الله حەسەن نەسڕوڵا بەحث جێ دەکە نکارین چ ناوان لەسەردانی نەژبل استراتیژیا چەک و جەبلخانان یاگوش لای نەسڕوڵای و تێتە داخوازکردندا بەحسێ چەکێوان نهێتەکردن چەکێ نایاسایی بمینە هەروەسا دوێ ژەوێ بازنێ جەنگێ دەرباسی بازنێ دەولەتی نەبین بەلکو یافەر و پێدوی لاوازکردنا سەرۆکایەتیە و لەشکری و هێزن ئەولەکاریە لوبنانەیە ئێدی ئەوە چ استراتیژیا یاک و بەحث جێ دەکەن ئەحمەدی نەژاد و بۆ بیتکانێکی هەیە داخوازیەکە نەژدل و ژنەشکافێن پێشبینیکردنێ ناونیشانێن راپۆرتەکێنە ڕۆژنامە ئەلقودس العەرەبی دەهاتیەوەشان و تێدا دەبێژە بە ئاشکرا وەسا دیارە و پەیوەندیان ئیرانێ و کەنداوی گەلێکی دەخراپن و تێکچوونە لێ بنهێنی و لە پێی ڕەوشە ڕەفتار و کارێنە دیبلۆماسی بەر و واژی دیارە چونکە دهیشانشینێ سعودیە داخوازەکە فەرمی ئاراستەی ئەحمەدی نەژاد کردبوو داک و دگوپیت کامەکێدا کو لە نیڤە هەیوا داهاتی دەهێتە سازکردن بەرهەف ببە هەردەوێ راپۆرتێ داهاتیە بالیوزی ئیرانێ لە ئەبو زەبی خویا کێرێک و قەوارەیە پەیوەندیە بازرگانی دیگەل دەولەتە ئیماراتە عەرەبی لە ساڵا 2011 گەهشتە 25 ملیار دلاران لێ سەرباری وێ چەندێ گەرهات و گەفن ئەمریکا و ئیسرائیلێ بێنە بکارانین ئەو جەنگا ساردنا بەرا کەنداوی و ئیرانێدا دێ ببە جەنگێکە گەرم و بڕ لە وتارێکدا کە لە ڕۆژنامەی ئەلخەلیجی ئیماراتی بڵاوکراوەتەوە عەلی جرادات نووسیوێتی کە پێشبینی دەرەنجامەکانی قەیرانی سووریا دەکەین دوو ئەگەر زیاتر لەوانی دیکە خۆی ڕەپێش دەخات یەکەمیان هەلایسانی شەڕێکی ئیقلیمیە کە ڕەنگ بێت تەواوی ناوچەکە بگرێتەوە دووەمیان دەرەنجامی شەڕەکانی سووریا بە چەشنی عێراق بکاتە دەوڵەتێکی فاشیل ئەم دوو ئەگەرە نوقڵانەی تونتربوونی ململانەیەکە و نیشانەی ئەوەشە کە هەردوو لایەنی قەیرانەکەی سووریا تا دووە سات چەکەکانیان دانانێن هەر بۆیە دەڵێن سووریا لە سەرەڕای دووڕیانەکەدایە ئەوێ خۆشە دوودکاریە بێدەنگ دەکە بخە تۆندکاران ژارەکە ژنەوێسینە مەمون فەندێک و ڕۆژنامە ئەشەرق ئەوسەد داهاتیەوەشان و تێدا دەبێژە دەرکردنا 120 خێزانên قبتî bi zorî ji gundên dehşûrê li Cîze li jêr egereke taîfî nebtinê rûydaneke û têperî belkû cihê rûydanê zor giring e çunke li gundekî dirûst bûye gund jî cihê dîmahiyê ye ku bihayên lêborînê civakê da lê dimînin lê dema hevrekiya taîfî gihişte gundan li wî demî ew xelk hemberî metirsiyeke mezin dibin هەردەمەژارە خۆدا فەندی دەبێژە لە vêrê ferebêjin ku ew ê xwe ji tondkariyê bêdeng bike bi xwe tondkare dem û rew jî hatîne pêş ku êdî xelkê Misrê xwe ji hevrekiya taîfî bêdeng neke lê cihê daxiye ku hêş reftarê nikevin ta îro jî kontrola reftara takê Misrî dike êdî ev xelke tûşî vê metirsiyê hatiye dê zêdetir jî berbela bibe gere hat û bi rejdî li dûr çareseriyên bingehîn nevekulîn لە وتارێکدا کە لە ڕۆژنامەی نیویۆرک تایمزدا بڵاوکراوەتەوە نووسراوە بەپێی سەرچاوە ڕسمیەکانی واشنگتۆن هێرشی ئەلکترۆنی دژی ژێرخانی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا لە چەند ساڵانی 2009 و 2011 17 جار زیادی کردووە ئەوانە بەتاوان حیساب دەکرێت و بە مەبەستی چەتەگەری بۆ دەستکەوتی دارایی ئەنجام دەدرێت ئەوەی جێگی نیگەرانیشە ئەو هێرشانە دژی دام و دزگاکانی دەوڵەتە و تا ئێستا واشنگتۆنیش بۆ بەرپەرچدانەوەیان بەباشی خۆی ئامادە نەکردووە